بەڕێزان ئەم کاتتان باش هەموو لایەک بەخێر بێن. هیوارم ئێوارەیەکی خۆش لەگەڵ مامۆستا جەلال دەباغ بەیەکەوە بین. طبعاً پێشێکی من ئەمەیە بە ناوی ڕێکخراوی ئازادبوونەوە بە خێراتنی مامۆستا جەلال بکەم و ئێوەش بە دڵنیاییەوە. من ئیمڕۆ دەوری سەعات 12 ئەم کتێبانی مامۆستام وەرگرتووە. خۆی ئەو کەسانی کە کتێب پێشکەشەکەن وا باشترە کتێبەکانی خوێن بێتەوە اینجا بێت نووسەرەکە تەقدیمکە. بەڵام من پێشووتر مێژوویەکم هەبووە لەگەڵ سێ نووسینی مامۆستا جەلال دەباغا کە وا بزانم ئەو کەسانی کە لە موالیدی 60 زائید ناقص 5 یادگاریان لەگەڵ ئەو دوو کتێبا هەیە. یەکێکیان ماتریالیزمی دیالێکتیک، ئەویش خەباتی هین کۆمەڵ خۆناغەکانی کۆمەڵ، هەردووشی مامۆستا ئامادەی کردووە و کردوێتی بە کوردی. دوایەوە مانیفستی کۆمۆنیست مامۆستا بۆ یەکەم جار کردوێتی بە کوردی لە ساڵی 1967. ئەم کتێبانی مامۆستا جەلال بڕوا ناکەم کەسێک سیاسەتی کردبێ لە کوردستانە و سەردەمانێکیش هەچی کەس بوو چەپ بوو، سەردەمانێک هەموو کەسێک چەپ بوو. حتا وای لێ هاتبوو جامیعی ئەزهەر کە نامیلکەیەکی دەرکرد بە ناوی ئیشتراکیە فی الئیسلام. یعنی من یەتە خەیاڵم ساڵی نازانم لە کۆتایی 70 بۆ 79 بۆ 78 بووسێ ئەو نامیلکەیەم بینی، مانای وایە هەموو کەس ئەو کاتە چەپ بوو. ئەو سێ کتێبە ئەوانەی کە یعنی دەستمان نەئەگەیشتە کتێبی عەرەبی و مختاراتەکان نەئەهاتە لای ئێمە کە ئەوەیەکێ بوو لەو گلیانی کە هەمیشە لە حیزبی شیوعی ئەکرا. هەچی حیزبی شیوعی واجبێکی لەسەر بوو کە هەموو ئەدەبیاتی ڕووسی هەیە بیکا بە ئەو زمانی تایەتی کەچی هەڵبژێرەکانی مارکس و ئەنگلس و لینین و ئەمان نەکرابوون وەکو مختارات. بەهەرحاڵ لێوە دەست پێکەم مامۆستا جەلال ئەتوانم بڵێم کاریگەری هەبووە لەسەر چۆنیەتی بیرکردنەوەمان وەکو گەنج. لەوانەیە ئێوانێکتان دەدڵی خۆتانە بڵێن نەخێر منوان نەبوو، بەڵام من باسی خۆم و هەموو ئەو برادرانە ئەەکەم کە ئێمە لە نزیکەوە ناسی بێتم و دوای ئەوەش دەست فیشمان هەبووە لە دروستکردنی چەندها ڕێکخراوی چەپیشە کە ئێمە ئەو نووسینانەمان خوێن بووە. تاوان مامۆستا لە ساڵی 1939 لەدایک بووە. لە ساڵی 1939 لەدایک بووە، مانای وا هەیە مێژووی خەباتی سیاسی مامۆستا مێژوویەکی سیاسیانە بووە، نەک مێژوویەکی ئەدەبیانە. هەموو سیاسیەک لە جۆیینتێکی حیاتی خۆیان جاربەجار وەکو ئەدیبێک دەرەکەوێ ڕۆمانێک گەنووسێ یا شیعرێک گەنووسێ. مامۆستا ئەندامی کۆمیتە ناوەندی حیزبی شیوعی عێراقی بووە و هەروەها لە خەباتی سیاسی نهێنی خۆیان لە بەغا و لە کوردستان و هەروەها لە ئەوروپا و لە شوێنەکانی تر خەباتی نهێنی کردو و چەندەها شتی کردو کە لەوانەیە ئەو بەشەی خۆی قسەی تیاکات قسەی تیا بکات. ئەوەی کە من ئەمەیە لەسەر ئەم حەوت کتێبەی ئیمڕۆ ئێوە لەگەڵ خۆتانیە بن هەروە من باسی کتێبەکان ناکەم، چونکە لەبەرەوە یەکەم لە ئەمەی یەکەمیان چەند چێک لە بیرەوەریەکانم خۆ من نەمخوێندەوە تا باسی کەم. لەبەرەوە بۆ نمونە ئەم کتێبە باسی ئەو بیرەوەرانی ئەکا کە من تۆزێکم باس کردووە، باسی خەباتی خۆی تایە کە چۆن دەستی پێ کردووە، باسی خێزانەکەی خۆی تایە کە چۆن لە شاری سلێمانیە گەورە بوون و پەیوەندیان هەبووە لەگەڵ خەڵکانی ترا. ئەمەیە هەمیشت بڵێم کە ئینسانی سیاسی چۆن بیرەکات و کۆمەلگا بگۆڕێ. جاری وایە ئینسانی سیاسی لە جۆیینتێکی حیاتی خۆیان سیرەکە ئەوەی کە کردوێتی ناتوانێ هەدەفەکە بەدەست بێنێ، پێی وایە ئەبێت دەستکا بەچی دەست بەرێ بۆ شتەکانی تر. یعنی ئینسانی سیاسی جاری وایە پەنجەکە بە هەموو خونیەکە نازانێت لەکوێ مار پێوەیە. بۆ نمونە ئەم کتێبانیەکێ لەو کتێبان وساوە لە باخچەی گوڵان چەند گوڵێک. تابەن هەڵساوە مامۆستا خۆ نەهاتووە لە خۆی و شاعیر هەڵبژێری، ئەم هاتووە شعری چەند شاعرێکی بە بۆچوونی سیاسی خۆی، بە بۆچوونی سیاسی خۆی کە خزمەت بە خەتی سیاسی خۆی بکە لەوێشە وەکو کۆمەڵناسێک. مامۆستا دوو پەیمانگای تەواو کردووە، یەکێکیان لە بوخارست، یەکێکیان لە مۆسکۆ، هەردووکیان لە زانستە کۆمەڵایەتیەکان. ئەمە وا لە ئینسانەکە چۆن ئەڵێ باگراوندێکی کۆمەڵناسی هەبێ.
صراعی طبقی ئەوەی ململانی چینایەتی خۆی بەشێکە لە کۆمەڵناسی دوایی ئەبێ بە سیاست یعنی دوایی ئەبێ بە سیاست یعنی ئەگەر ئێمە سەیریکەین لە کۆمەڵناسیە هەموو ئینسانەکان ئەتوانێت دەوری خۆی ببینێ بە شاعیر و بە نووسەر و بە ڕۆمان نووسەوە مامۆستا هەڵساوە کۆمەڵێ شاعیری یەناوە یەکەمیان بۆ نمونە باسی نزاقەبانیەکە نزاقەبانی ئەوەنەی باسی خۆشەویستیەکە بەڵام لە شیعرەکانی ئەوەنەی سەری قیادەی عەرەبی و مەجلیسی ئەمانی عەرەبیشی کوتاوەتەوە زۆر کەمتوانیوێتی زۆر شاعیر کەم شاعیر توانیوێت وەکو نزاقەبانی هەر بە شیعرێکی بە شیعرەکانی قسە بە قیادەی عەرەبی و بە ئەمانە بڵێ هاتووە مامۆستا لێرە ئەمە تەوەجوهێکی سیاسیت ئەوەی کردووە یەکێکی تر لەوانەی کە گوڵی خۆشەویستێکی هەڵوەری ڕۆمانە بەڵام ڕۆمانەکە باز لە ململانی چینایەتیەکە باز لە عادات و تەقالی هەبیتاسی ناو ئەخلاق و ناو کۆمەڵگاکە بۆچی لەوە ئەچێ مامۆستا لە جوێنتێکە ئەیتریان لە مەرحەلی ئینعیتافێکی حیاتی خۆیان گەیشتوێتە سەر بە حەقی قورئان سیاسەت تازە ئیستیفادەی نەماوە هیچمان بۆ ناگۆڕێ ئەی دەست بینە چی دەست بینە ریفۆرم و چاکسازی دەست بینە ئەوەی چۆن بتوانی شتە خراپەکانی ناو کۆمەڵگا شتە خراپەکانی ناو کۆمەڵگا بکەی بە ڕۆمانێکی بچکۆلە بۆ ئەوەی خەڵک تێبگە ئەم عادەت و تەقالیدە کە خراپە هاتووە چی کردووە لە شوێنێکی ترا بۆ نمونە واز نایەنێ ئەم کتێبەشی مامۆستا لەوە ئەچێ زۆر معجیبە بە ستالین ئەوە بێ خۆی باسیکە ئەوە بێ خۆی باسیکە ئەو زۆر معجیبە بە ستالین تەوان هەمووشمان لە مەرحەلەیەکە معجیب بووین بە ستالین یعنی بە لینین و بە مارکس من خۆم قەت ستالینیستی نەبووم بەش بە حاڵی خۆم و ئەتوانم بڵێم هەتا ئەم دەقیقێش دووە ئەو هەموو ساڵە کە تێپەڕیوە هەتا ئێستش بڕوان بە هەموو بنەما جوانەکانی مارکسیزم هەیە لینینیزم هەیە من ئەوەنەی لینینیستیش بووم مارکسیست نەبوو چونکە بڕوام زۆر بە یعنی چۆنەڵێ سیاسی ئەمەلی هەبوو بەڵام ئێستا ئەویش خاو بوومەتەوە بڕوام زیاتر مامۆستاجیان من بە مەبادی ئەجوانەکانی چەپ هەیە مامۆستا چوە چی کردووە بۆ ئەوەی ڕەفیقەکانی خۆی لە دەستی دەرنەچێ مەش کتێبێکی ترەکە هەر لەسەر ستالینە ئەوە خۆی توانێت ئەم دوانیانی وەرجێڕاوە 28 ئەستێرە لە ئاسمانی نەمریە طبعاً ئاسمانێک لای مامۆستا هەیە لەو ئاسمانە نەمریتیایە ئەجینە ئەگەر کەسێکی ناسیۆنالیست بێنی کەسێکی فاشیست بێنی ئەوانیش ئاسمانەکانی خۆیان پڕە لە نەمری بەڵام گرنگتری شتێک بەڕێی من مامۆستا کە کردوێتی ئەم دوو کتێبەیە نەیەشتووە هاوڕێکانی خۆی لاپەڕەکانی ون بێ یەکێک لەو ئەمەیان 28 ئەستێرە لە ئاسمانی نەمریە پێم لە فەهدەوە دەستی پێ کردووە ئەی ئەوە هەر وتارێکە لەسەر ڕێگەمان ڕێگەی فەهدە بەڵێ ڕێگەمان ڕێگەی فەهدە مامۆستامان شەهیدانی لقی شوانەوە کە دوای ناونرا لقی بەکرتەلانی و ئەوی شەهید بوو تەواوە هەر بۆیە ئەڵێم چاو لێ نەمران لە چۆ دەست پێکە لەو مەقالەیەوە یان لە فەهدەوە دەست پێکە مەقالەیەکی لەسەر نووسیوە ئەیتوانی بە شێوەیەکیش بێ بۆ نمونە ژنانی تێکۆشە ژنان ئەمە دیسانەوە کتێبێکی ترە لەسەر هەموو ئەو ژنانەی کە لای مامۆستا تێکۆشەر هەر خۆی تێکۆشەر بوون چونکە بەڕاستی ئەمانە بەداخەوە هەنێکیان لە قسە و باسی ڕۆژانە لە ئەدەبیاتی ڕۆژانە لە ناو حتا لە دانیشتنی گاڵتە و گەبیشە کەس باسییان ناکە یعنی کەس باسییان ناکە گرنگی ئەم کتێبانەی مامۆستا ئەمە سیانیان هاتووە نەمریەوە بەو هاوڕێ و هەواڵشتانە کە خۆیان نەمرن خۆیان تێکۆشەر بوون ئەگەر مامۆستاژ نەینووسایە لەوانەیە یەکێکی تر بینوسایە بەڵام وەکو نووسینەکەی مامۆستا نابوو جای تر باشترە بوو یە خراپترەوەی من نازانین چونکە نەنووسراوە تا لە سەیریکەی ئەم حەو کتێبەی مامۆستا ئیمڕۆ لێرەیە من لەوە زیاتر چونکە هەموو نووسینی هەشتێکی مامۆستا هەیە ئەوە فیکرە ڕەنیاوەتەوە بەسەر شتەکانی ئەوە فیکرە وای لێکرد تا ئێستش بێ لەوێ دابنیشە مامۆستا من یەکێک لە ڕابەرە کۆنەکانی حیزبی شیوعی عێراقی کە مامۆستا بەهادی نووری بوو من تاکو هەناسەکانی ژیانی کۆتاییشی هەرەوەی دوکتۆر گروپێ بێنە با حیزبە دروستکەی یعنی تاکو کۆتایی
لەبەرەوە مامۆستا جەلال من هیوام وایە کە تەمەنی درێژ بێ تەمەن بەلەش ساخی تەمەنی درێژی لە عەرزا بکەویت هەموو جانب بێ ببرین من دوعای ئەمە بۆ کەس ناکەم بەڵام دوعا ئەوە بۆ مامۆستاکە مامۆستا جەلال دەباغ تەمەنی درێژ بێ بە پێ و بە سەلامەتی مامۆستا ژیانجان من ئیتر لێرە ئەم پێناسە بچکۆلەیە بۆ جەنابە بوو ئیتر خۆ جەنابیش فەرموو زۆر سپاس ڕێگەم من بە گەرمی سپاسی دکتۆر کامەران بکەم بۆ ئەو وتانەی و هەروەها بە گەرمی سپاسی ئەو ڕێکخراوە ئازادی خوازە و ئازادبوونە بکەم کە بە دەستپێشکەری ئەوان ئەم کۆرە ساز بوو بە تایبەتی برای خۆشەویست و ئازیزمان کاکە تەحسین قادر و برادەرەکانی تر کە بە سوپاسەوە سەردانیان کردم و ئەم کۆڕیان ڕێخست زۆر سوپاسگوزارم بۆیان مەمنونیان زۆر بە کورتی کە لەو بەرهەمانە بدوێم یەکەم بەرهەمیان چەند چەمچێک لە بیرەوەریەکانم برادێکی نووسەر وتی ئەیوت چمک وتم بابەت چمک نییە چمچی دەسماڵ چمچی کراز ئەوە شتێکی ترە چەمک بە معنای چەند لایەنێک چەند بۆچوونێک وەکو ئەڵێن تێزیس بە لاتینیەکەی و چەند بەشێک لە بیرەوەریەکانم ئەم بیرەوەریانە بە حەقیقەت من نهاتووم یەکەوراز نووسی بێتمەوە و نۆتم کردبێ و بێڵێم هەمووتان بەڕێزینە ئەزانن کە چەند مەعانات هەبووە بۆ هەمومان ئێوەش و ئێمەش و خەڵقی تریش کە لە دەرەوەی ئەم کۆڕەن لەو بارەیەوە کە دەیان و سەدان کەسایەتی و شەخسیاتی گەورە و دەیان و سەدان ڕوودانی زۆر بەنرخ ئێمە تەجاوزمان کردووە نەتوانیمانە وێنەیان لەگەڵ بگرین نەتوانیمانە بە ڕێک و پێشی باسییان بکەین ئەویش بەهۆی بوونی ئەو ڕژێمە دیکتاتۆرانەوە کە یەک لە دوای یەک گەلەکەمانیان چەوسانۆتەوە چ گەلی عێراق بەگشتی و چ گەلی کوردستان بە شێوەی تایبەتی لەبەرەوە زۆر لایەن هەیە ئێمە نەمانتوانیوە بۆ نمونەیە گەڵێم من لەگەڵ یاسر عەرەفات یەکترین دیوە لەگەڵ عەبدوڕەزاق سافی یادی بەخێر بێت چووینە سەردانی لە ماڵەکەی خۆی لە شوقەکەی خۆی چی وت چۆن باسی کوردستانی کرد بەداخەوە نۆتمان نەکردووە ڕسممان لەگەڵی نەگرتووە لەبەر ئەوەی کە دەزانن ئەو ڕسمانە لە وەختی خۆیە ئەو ڕسمانە لە وەختی خۆیە زۆر گرنگ بوو لەوانەیە دەست دوژمن بکەوێ دوژمنی دیکتاتۆری فەرمانڕەوا زۆر بە زۆرەکان بەهۆی ئەوەوە ئەو کەسەی ئەعدام بکرێ بکوژرێ ئێمە ملاحەزەی ئەوەمانە کرد کە ئەبێ پارێزگاری نهێنیەکان بکەین ئەو پارێزگاری نهێنیانە وای لێ کردین زۆر زەرری گەورەمان لێ بکەوێ کە ئەو شەخسیاتە گەورانە نەتوانین بە تەواوی لەگەڵیان بنووسین یان من لە بیرەوەری ئەو کتێبەی ترا باسم کردووە کە دیدارم بووە لەگەڵ نازم حکمەت گەورە شاعری تورک و هەموو جیهان بەڵام نە ڕسمم لەگەڵی هەیە نەتوانیومە بە تەواوی قسەکانی خۆی نۆت بکەم و بڵای بکەمەوە لەبەر ئەو سەبەبەی کە هەمووتان وابزانم ئەو معاناتەنان هەبووە چەند چەپچێک لە بیرەوەریەکانم بەو شێوەی ئەیبینە ویستم بیخەمە پێش چاوتان و حتمەن کەموکوڕیەکانی ئەوەیە کە زۆر شت ئەتوانرا
بە باشی بنووسرێ بەڵام لەبەرەوەی بۆم باسکردن نەنووسرا و ئەو ڕسمانەش نەمانتوانی لەگەڵیانە بەشدار بین و بڵاوی بکەینەوە. ئەمە بەرجی یەکەمی بیرەوەریەکانمە. بەرجی دووهەمیشی بە دوادا لێ ئێستا لەسەر نووسم هێشتا تەواو نەبووە. بە سوپاسەوە برادەرێکی ئەدیب ئەم بەرگەی کردبوو بە عەرەبی، کورتەی ئەم بەرگە بە نزیکانە بە عەرەبیش چاپ و بڵاو ئەکرێتەوە. لەبەر ئەوە ئەمە هەموو بیرەوەریەکان نییە، وەکو وتومە چەند چەمچێک چەند لایەنێک چەند بۆچوون و بیرروباوەڕێکە لەو بیرەوەریانە. لەبەر دەستی جەنابتانە هیوادارم بە سوود بێ و هیوادارم بتوانم ئەگەر تەمەن و ژیان ڕێگەمان بدا بەرجی دووهەمیشی کە زۆری لێ نووسراوە تەواو بکەم و بیدەم بە چاپ و بۆ ئاگاداری بەڕێستان هەرچی کتێبەکانم هەیە ئەم تازانە هەمووی لەسەر هەرچی خۆم چاپ کراوە بۆ ئەزانن پارێکی زۆری ئەوێ بۆ کەسێک کە ناتوانم بڵێم خانەنشینەکەم پارە بووە، خانەنشینێک هەر بەناو خانەنشین بووە لە وەختەوە کە ئەوە کرا ناوی چییە لە وەختەوە کە خانەنشینەکە هەنی تیاکرا اقتصادی تیاکرا من 175,000 دینارم وەرگرتووە، هەمووی 750 بووە، لە 150 لێ بڕاوە لەبەرەوەی بە تایبەتی دانراوە مایەوە 350 سەی لەبەر ئەو پارەیەی کە وەرم گرتبوو بۆ دروستکردنی خانوو بە قەرز لە خانووبەرە سەریش بەڕێز مامجەلال هات بۆ سلێمانی لە ڕێگەی یەکێتی پێشمەرگەدەرینەکانەوە هینی کرد، سلفەیەکی دا بۆ خەڵقە نەک منحە بە جهودی برادران و جەمیل هەورامی و هاوڕێ حەمەڕەشی قەراخی منیشیان تەزیل کردبوو ئەوەم وەرگرت وابزانم 15 یا 20 ملیۆن بوو، ئەوەش هەموو مانگێک سەیان لێ بڕیم 200 لە 375 دەرکە مایەوە 175 لەگەڵ ئەوەشا بە یارمەتی کوڕەکانم و نەوەکانم و ڕۆڵەکانم توانیم ژیان بە باشی بەرمەسەر و ئەو کتێبانەش چاپ بکەم بەداخەوە ڕوون لە هیچ دەستگایەک نەنا هیچ دەستگایەکیش خۆیان مبادرەیان نەکرد کە چاپی بکەم. مامۆستا ئەم کتێبە چۆن نووسیوە ئەم ڕۆمانە؟ ئەم کورسە ڕۆمانە بەڕێستان دەزانن لە ئەدەبە شتێکی پێڵێن ئەدەبی تۆمارکردن تەسجیلی. خۆی ڕووداوە تۆ ئاگاداری هەندێک لایەنی بە هەندێک دەستکاری و بڵاوێکیتەوە. گوڵی خۆشەویستیەکی هەڵوەری و دڵاوی دوو کەسە کە ئێستا هیچیان لە ژیانە نەماون بەڵام من هەردووچارم ناسیوە و ئاگاداری بووم لەگەڵ تۆزێ دەستکاریە خسوومەدام قاڵبە پێڵێن ئەدەبی تۆمارکردن تەسجیلی. گوڵی خۆشەویستیەکی هەڵوەری و ئەمە ناوم ناوە ڕۆمان مەز لە واقعە کورتە ڕۆمانە. کورتە ڕۆمانیش ئەتوانرێ بوترێ هەرچەنە ڕۆمان هەموو ڕۆمانێک مەرج نییە زۆر دوور و درێژ بێ بەڵام بە ناوی بنین کورتە ڕۆمان. ئەو کتێبە 28 ئەستێرە لە ئاسمانی نەمریدا. لقی پێشمەرگەکانمان لقێکی تێکۆشەری شوان ناوچەی شوان هەبوو
زۆرترین شەهیدی داوە ئەو لقا بەداخەوە لە پاشە تێکۆشەرێکی ناسراو کە من ناسی بووم و هەندێک باسیم کردووە لە کتێبەکە ئەوە بوو بە سەرلقی ئەو لقە تێکۆشەرە کە ئەویش پاش ئەوەی کە ماوەیەک سەرلق بوو ئەویش شەهید کرا لەگەڵ کۆمەڵێک پێشمەرگەی ترە کە هەمووی ناوی لقەکەش بە ناوی بەکرتەلانیەوە نرا کە هەولە بەکرتەلانی پێشمەرگەیەکی ئازای لقە بوو لە دواییە بوو بە سەرلق ئەویش و ژمارەیەکی زۆریش شەهید بوو ئەمە لەسەر 28 شەهیدیانە کە دوانیان لە برادرانی عەرەبە وە بە سپاسەوە هاوڕێکاردۆ ڕسمەکانی بۆ ناردم ئەو دوانە ئەمانەی تریش برادرانی حەسار زۆر یارمەتیاندام ناویانم بردووە و ئەمە وەختی خۆی من بەرپرسی ڕاگەیاندنی حزب بووم لە چیە و هەروەها جێگەری بەرپرسی ڕاگەیاندنی حزبی شیوعی عێراق بووم کە عەبدوڕەزاق سافی بوو لەوێ ئەم کتێبەم نووسی و چاپی یەکەمم بەڵاو کردەوە بە نهێنی پاش ماوەیەک چاپی بە ناوی سەرکەوتەوە پاش ماوەیەک چاپی دووهەمیشم لێ بڵاو کردەوە ئەم چاپی سێهەمە لەژێر سایەی ئازادی ئەم کوردستانەدا سەر لە نوێر چاپم کردوتەوە بە ناوی 28 ئەستێرە لە ئاسمانی نەمریدا لەما پێشەچیشم بۆ نووسیوە پێشەچی چاپی یەکەم و پێشەچیەکانی تر و هەروەها مامۆستامان فەهدا وتارێکە کە لە پێشەوە نووسیومە اینجا هاتوومەتە سەر سەربازانی ڕێگەی باوەڕێکی پیرۆز ئەو شەهیدانە و ئەوانن کە ئەوانیش هەندێکیان لە ژیاندا ماون هیوادارم ئەوەشتان بەدڵ بێن ئەو لەبارەی ستالینەوە قەتعاً من ستالینی نیم و من مارکسی لێنینیم کە لە پێشا ستالین لەنە لە ڕیزی ئەوانەدانرا لە دوایە لابرا لەناو دانرا بە باشترین مفەسیری لێنینیزم بەڵام برادرێکم دکتۆر نەجم دلێمی هاوڕێمان بوو لە مۆسکۆ کوڕێکی زۆر باش بوو ڕەغنەگر بوو بەداخەوە لە حەزب دووریان قسەوە بە ناحەق ئەوەنەی من ئاگادار بووم ئەو ئەم ئوتروحایی نووسی لەسەر ستالین منیش لەو باوەڕمەوە بەم ڕائە و بۆ ڕائە و باوەڕم بە ئازادی نووسین و بیر و باوەڕ ئەمەم کرد بە کوردی بە ئیزنی خۆی و بڵاوم کردەوە هەراوەنا ئەمەی تریان دەربارەی مارکسیزم لە زانستی زماندا ئەمە وتارێکی یوسف ڤیسارۆڤیچ ستالینە کە وەختی خۆی لە عەرەبیەوە کردومە بە کوردی و ئەو تەرجەمەیە زایع بوو بەلامەوە ئەمە شتێکی باش بوو لەسەر زمان دەربارەی مارکسیزم لە زانستی زماندا فەقەت ئەوەشم تەرجەمە کرد بۆ ئەوەی کرێتە بەردەستی توێژەران و لێکۆڵەرانی بواری زمان ژنانی تێکۆشەر بە حەقیقەت زۆر ژنی تێکۆشەر هەن کە شایانی ئەوەن تەقدیر بکرێن و لەبیر تێکۆشانیان لەبیر نەکرێن ئەم کتێبە لەو فکرەوە هات کە ئەو ژنە تێکۆشەرانەی ریزەکانی پەیوەستگای دیموکراتی یا رابطة الملل العراقية و ریزەکانی حزبی شیوعی و تەنزیماتی حزبی شیوعی عێراق و پاشان کوردستان لەسەریان بنووسرێ و
ئەمە وەکو ئامادەکردنێکە بە یارمەتی ئەو کەسانە کە مابن و یاخود بە یارمەتی کەس و کاریان کە هەندێک شتیان بنووسی و منیش معلومات و زانیاری خۆم سۆتە سەری و نووسیمەوە. ئەمەش بەرجی یەکەمە. بەرجی دووهەم کە ئامادەیە بۆ چاپ ئێستا چاپ نەکراوە و تەواویش نەبووە، هەندێ سێ چوار کەسی نقسانە، ئەوەشی وادارن بە دوایە بڵاو بێتەوە. ئەو ژنە تێکۆشەرانە مایەی شانازیمانن، لەوانە ئەتوانی ناوی چەند ئافرەتێکی تێکۆشەر بنی، وەکو خانم زەودی. خانم عەبدوڵڵا زەودی هەمووتان دەزانن کە ڕەوفی ڕەوزوودی برای لەلایەن بیر تاریکەکانەوە بە ناحەق شەهید کرا. خێزانێکی تێکۆشەرن و ئەو ئافرەتە تێکۆشەرە ڕۆڵێکی کاریگەریان بووە لەگەڵ گەلێک ئافرەتە، هەندێکیان ماون و هەندێکیان چوونەتە دنیای نەمریەوە. لەوانە یەک لەوانە کە بەدایکی شیوعیەکانە ناسرێ، ئەوەش ئایشێگوڵ کە لەلایەنی ڕژیمی سەددامەوە شەهید کرا و چەند ناوێکی ترە خۆتان چاوی پیا بژێڕن و بە هیوام بەرجی دووهەمیش بکەوێتە بازارەوە و بتوانم چاپی بکەم. ئەم شێعرانە گوڵبژێرێک لە شێعری گەورە شاعیران لە باخچەی گوڵان چەند گوڵێک. ئەمە خۆم بە شێعر کردوون بە کوردی، بەشی هەرە زۆریان من حەقی وا بوو بەجیا بنووسم و بەجیا تەبعی بکەم کە شێعرەکانی نەزار قەبانیە کە هەندێکیان لەلایەن گۆرانیبێژی ناسراوی عێراقی و عەرەبەوە بە گۆرانەی وترێ و هەندێکیشیان ئەوە بێ. ئەمە بەشێکی زۆری تەقریبەن 400 پەڕە زیاتری لەو شیعرانەی گرتووەتە خۆی کە هەر بە شیعر وەرم جێراونەتە سەر کوردی و خەڵق خوێنێتەوە بەلایەنەوە زۆر باش بووە و تەقیمیان کردووە. لە دوای ئەوە شیعرەکانی نازم گزار عەفوەن نازم گزاری جەلاد ئەوانە زۆرداری کردووە لە زمانمان هاتووە. ئەوە لە شیعرەکانی نەزار قەبانی، مەحموود دەروێش، ئەو برادەرەی تر کە ناوەکەیم لە یاد کرد قەینە مامۆستا با من پرسیار نازم حیکمەت. نازم حیکمەت شاعری گەورەی تورک و جیهان نازم حیکمەت. ئەوە کۆمەڵە شیعری جوانی نووسیوە، من هەر بە شیعر کردومە بە کوردی. جگەرەوە مەحموود دەروێش شیعرێکی نووسیوە بۆ کوردستان بەداخەوە شۆڤینیستەکان نیان هێز لە دیوانەکەیە بڵاو بێتەوە. من دەستم کەوتووە و بە کوردی کردومە بە شیعر کردومە بە کوردی و بڵاوم کردوێتەوە. شاعرێکی تر هەیە ڕەنگە زۆرتان شێعرەکانیتان نەدی بێ، بەڵام شیعری زۆر بەرز و ڕەخنەگرانەیە. ئەوانش زۆر شیعریم کردووە بە کوردی. ئەوەی مەحموود دەروێش کە کردوتە بە کوردی، ئەوەی مەحموود دەروێش کە کردومە بە کوردی بیری نانی دایکم دەکەم، ئەوە شیعرێکیانە. ئەمە کوردەکە لە بایەکە زیاتر هیچی نییە. پێشکەشی کردووە بە سەلیم بەرەکات
شاعر و نووسەری ناوداری کوردستان ئەمە و شیعرەیە کە لە دیوانەکەی نەیانووسیوە. کوردستان لەگەڵتانین دەری خەڵکی لەگەڵتانن، ئەگەر لە چیاکان ڕاکێتەکان بفڕن، چاوی خەڵکی لەگەڵتانن، بەسەر درکا دەڕۆن جۆ نادەنێ کۆیلەی زەوی لەگەڵتانن، لەناو قەدی دەریاوە تاک و باکوور من لەگەڵتانم، باوکم لەگەڵتانە، دایکم زەیتونەکەم و بۆنی پرتەقاڵ، سۆزەکانمان شیعرەکانمان لەگەڵتانن، سەربازن لە کوشتارە ئەی پاسەوانانی ڕۆژ، لە کۆت و پەیوەندی نیمچە پیاوان بایەکە نەیپسڕاندین، خەباتی نەتەوەکەتان خەباتی منیشە. ئەگەر سوارەیەکتان لێ گوڵا، پەتەکانم لە منم تون دەکرا. بژی عەرەبایەتی ئاخۆ جوانوەکەت گلا ئەی سەلاحەددین، ئاڵاکان کەوتنە خوارێ، ئایا شمشێرەکەت گۆڕیاخی بوو لە خاچی کوردستان، کە تۆقاندن بێدارە و ئاگر کەوتووەتەوە. مردن بۆ کارگەران ئەگەر گوتیان بۆ ئێمە نرخی ئازار، مردن بۆ جوتیاران ئەگەر گوتیان بۆ ئێمە بەرووبوونی خاک، مردن بۆ مناڵان لەگەڵ ئەگەر گوتیان بۆ ئێمە ڕووناچی پەراو، مردن بۆ کوردان ئەگەر گوتیان مافی هەناسەدان و ژیانمان هەیە. ئیتر لەمەولا دەڕێن بژی عەرەبایەتی ئەوامەی ڕەخنەیە دەڵێن کەوا بوو بە خاچی کوردستانە تێپەر بە عەرەبایەتی. ئەمە درۆینەی هاوینەیە، ئاخۆ دەبینیت نابینیت. ئەگەر لە کۆنە تۆپەکانەوە تەماشا بکەین، ئەگەر لە کۆنە تۆپەکانەوە تەماشا بکەیت، ئەینەتەوەکەم مرۆڤ هێرشی بردە سەر مێژووەکەت، نیمچە پیاوان بە ناوی عەرەبایەتیەوە خوێن دەڕێژرێت، تیغەکە حکومڕانی دەکا. ناشرینترین شتێک کە ڕۆژگار لە زەمانەی ناسیوە بە ناوی عەرەبایەتیەوە لە مێژوو دەدرێت، لە کەنارەکانی دەجلە و فورات. ئەینەتەوەکەم نەزانیم ئەکرد کە بێبەریم لە خۆیان و ئاپۆرەگەیان، نەزانیم ئەکرد کە بێبەریم فرێ دەدەمە سەرنوێژی کاتەکانەوە. خراپترینی کاتەکان ئەی عەرەبایەتی لە دوژمنەکەت دەگەین، لەمە دووە دەرێین هەر بژی عەرەبایەتی بە لەسەر مردووان هەر بژی عەرەبایەتی. سێ ئەی شەهرەدار شەو بەیانی تێگەشێنێ، چێلگەکانی کوردستانیش وەرزەکانیان برینە، خۆشەویستی قەدەغەیە لەگەڵ چرپەی دراوسێ. هیچ شتێک ڕێگە پێدراو نییە جگە لە خوێنی کوردان، نەوتی ئەوانەی چرای شوورەییان پێدەکەن بە مردنی ئەوانی تر. ئەی شەهرەزاد
داستانەکانی پاڵەوانێتی لە شەوەکانی ڕێپیشاندەر تاژەنجیان کرد بیرەوە وێسپیەکانیش و ئەو جوانوەی سواری ڕمەکان خۆشەویستی و شانازیەکان و ئەو شمشێرەی بە تێپۆشان بێزار بوو سوورەیە بۆ بەغداد هەرچی تێدایە ڕێگە پێدراوە جگە لە خوێنی کوردان لە رادیۆدا لە ڕۆژنامەکانی بەیانیاندا مەرەکەبی ڕۆژنامەکان لە شارەکەماندا خوێنە ئێمە لە ناومان بردن لە گورگان شانازی دەکەن و زەردەخەنە دەکەن ئێمە خاچی کوردستانمان چاند بە شێری ڕوود بەسەر شێلدا هێندەمان کە لەسەر چاند لە ژمارە نایەن زۆری ماوە ئەی شەهرەزاد شەو بەیانی تێگەشتێنێ خۆشەویستیش قەدەغەیە جێگە نەرمونیانەکەت لەبەر پێی گەورە چارەگرانەکەتدایە ئەگەر زۆرم ماوە بچینە سەر بابەتێکی تر نەخێر ئەیدا باش خۆڵینەکانی کوردستان خۆڵین ڕێژانی نقم دەکا خوێنڕێژانی نقم دەکا یاریزانێک کە ڕەنجی سووتا لە ناویا دەمرێت ئەی شەهرەزاد کەس نامرێت ئەوانە نەبن کە چرای شەویە بە زەیتی کەسانی تر پێ دەکەن بۆ دیدار لەگەڵ سەدەکانی ئایندەدا لە چیرۆکی ئەو سەدەیەی دەست و مەچەکی شۆڕژێران دروستیان کرد ئەمە شعرێک بوو کە مەحموود دەروێش زۆر بە جوانی بە نووسیوێتی بۆ میلەتی کورد و دیفاع بەداخەوە لە دیوانەکەیە شۆڤینیستەکان ڕێگەیان نەدا چاپ بکرێت ئەحمەد مەتەر هەیە شاعرێکی ڕەنگە لەلای هەمووتان نەناسراوە بەڵام لای زۆرتان ناسراوە ئەم ئەحمەد مەتەرە شعری یەکجار جوانی هەیە ئەو شعرانەی بە کوردی تەرجەمە کردووە بە شێعر ونبووەکان من هۆکارم ئیلا ئاخری لەو شێعرانە کە بەڕاستی شایانی خوێندنەوە و وەستانە لەسەری و شعری زۆر بەرز و جوان ئەنجا ئەوەی نازم حکمەتیش لەبەردەستانە بۆ خوێندنەوەی ئەمە لەسەر یەک شاعر قسە بکەم ئەوە هەمووی لەسەر شعری نازم حکمەت شاعری عێراقی خەلدون جاوید ئەم خەلدون جاویدە دووسێ شعری هەیە یەکیشیان هۆزانێک لەسەر گوڵکۆی عادل سەلیم عادل سەلیم زۆرتان ناویتان بیستوو ئەزانن کە تێکۆشەرێک بوو دەرمان خواردوو کرا لە کەرکووک و اختیار کرا عادل سەلیم ئاڵای سوود بە تۆ ڕێگانی شاندەری ئەستێرە دراوشاوەکە مانگی یەکشەوە بە گوڵ دەگرێ ئەستێرەکان خەمبارن نامەوێت هەمووی بخێنمەوە لەبەردەستانایە سەویستان ڕاکێشین بۆ ئەو شیعرەی عادل سەلیم کە بەهرێکی شیعری جوان و بەرزی کردووە چیژۆڵەیەک ناوی فرمێسکە ئەمە شیعرە پێشکەشە بە برادەری هونەرمەند و نووسەر شەماڵ عادل سەلیم شەماڵی کوڕی عادل سەلیم ئەو فرمێسکە کچێکی جوانشیرە بووە لە وەستانی سەر ڕێگەکانە سواری کردووە ئەوش پارەیەکی یاوەتێ لەسەر ئەوە ئەو شیعرەی نووسیوە شیعرێکی
زۆر بەرز و جوانە خەون لە خەو هەڵمەستن تەنیا نستوو براوەیە ئەمە شعری معروف سافیە کە زۆر جوانە چەند شعرێکیم کردووە بە کوردی جگەلەوە کاتیۆشا گۆرانی سوپای سووری شۆرەوی شعری میخائیل ئەوەش بە گۆرانی ئەوترێ بە سروود شعری میخائیل ئێزاکۆفسکیە ئەوەشم کردووە بە کوردی ئەنجا ئەم شعرانەی تر کە ئەم کەلسوم بە گۆرانی ئەیڵێن هی شاعرە زۆر بە زۆرەکە و گۆرانێکی ڕووسی حەزم لە زەردەخەنەتە شعری پابلۆ نێرۆدا هەندێک کوا مافی من محەممەد ساڵح بەحر العلوم ئەینە حەقی ئەوەشم کردووە بە کوردی وإلى آخره ئەم شعرانە هیوادارن شعر دۆستانی بایەخی پێبن ئەمەش بەرجی یەکەمە بەرجی دووهەمێکی بەڕێوەیە کە شعرەکانی بەرجی دووهەم شعری شاعرە سوودانیەکەیە کە زۆر بەناوبانگە ئەوەشم کردووە بە کوردی کە تۆ بێڵێ لەگەڵما شعری شاعرە سوودانیەکە کە ئەوەیە زۆر بەناوبانگە لە بەرجی دووهەمە جێگا ئەگرێ ئەوسا ئەیبێنە ئەوەش ئەو شعرە زۆر باشە وەڵای تر مامۆستا گیان لەبەروی ئەمە ئەم کتێبی اینجا لەوانەیە هەنێکیان بیرەوەری لەگەڵ جەنابدا هەبێت با مەجالیش بین بزانین کێ بیرەوەریکی جەناب دەگێڕێتەوە ئەنجا ڕێگەم بە کۆتایی خۆم پێ بێنم ئێستا من بە کورتی ئەوم باس کرد بە حەقیقەت ئەو شیعرانە بەدەستانە من پێ خۆشحاڵم بە هەر ڕخنەیەکتان چ بە نووسین بێ چ بە دەمی بێ پێم بڵێن چ بە نامە بێ و بۆ هەموو هەشتەکان ڕخنە سەرچاوەی بەهێزی پێشکەوتن و ئەوەیە یعنی قەت لە ڕخنە نابێت ئینسان سەڵ بکاتەوە و ترسێ لە کۆتاییە سپاس و ڕێزم بۆ کۆمەڵەی ئازادبوون و هیوادارم کۆڕەکانتان گەشاوە بن و هەمیشە شتی تازە و تازەی کە بکرێت و بڵاو بکرێتەوە و زۆر سپاس زۆر سپاس مامۆستا گیان قسەکردن لەگەڵ جەنابدا بە سەعات و 2 سەعات و بە ڕۆژ کۆتایی نایە بەڵام کێ ئەوێت